کوردستان مەترسی گەوری لەسەر سنوورەکان هەیە یان سەنتەری شار و قەزاکان؟ ئایا باشوور پارچە ئازادکراوەکەیە یان پارچە هەڕاجکراوەکە؟ ڕەنگە کوردستان تاکە هەرێمی ناوچەکە بێت نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە تەواوی جیهان کە سەرباری گەورەترین مەترسی هێشتا وەک ئاسک جوڵە دەکات لە بەردەم نینۆک و کەڵبەی نەیارەکانی. ناسیۆنالیستیەکی پەڕگیر گەرچی مای مەترسیەکی گەورەیە لە دروستکردنی ڕقێکی گەورە و هەوڵدان بۆ بە دژمن سیرکردنی تەواوی گەلان و ڕەوایەتیدان بەخۆت، بەڵام زۆر ئینسانی بوون و بە ئاسک بوون لە بەردەم کەڵبەی داگیرکار لە ڕووی زانستی سیاسیەوە کارێکی ژیرمەندانە نییە و بەڵکو ئیفلاسی سیاسیە و هەر چرکە ساتێک ئەگەری ئەوەت هەیە سرت ببڕن و لەسەر مێزی دەوڵەتان بەدەم قاقای پێکەنینەوە گۆشتاوەکەت بخۆن. گەر لە کۆندا سیاسەتی دەوڵەتانی سەردەست لە تورک و فارس و عەرەب لە ناوچە کوردیەکاندا دەرکردنی کورد و هێنانی خەڵکی خۆیان بوو بێ لە ناوچەکەەوە بە زۆر ئەو سیاسەتە پەیڕەوکراوە، بەڵام ئەوە لە ئێستادا فۆرمەکەی گۆڕاوە و بە جۆر و فۆرمێکی تر بەڕێوە دەبرێت. لە زۆرێک لە وڵاتانەی کە ناسراون بەلانکەی دیموکراسی تۆ مافیەوە دەیە کار بکەیت ئازادانە و ئەرزە و خان و شقە بکڕیت، بەڵام ئەو وڵاتە ورتر لەم بابەتە تێگەیشتووە و لە پاڵ ئەم دیوە دیموکراسیە بیریان لەوە کردوتەوە لە کۆتاییدا وڵاتەکەیان نەکەوێتە ژێردەستی کڕیارەکانەوە. بۆیە لە هەر کوێی ئەو شتە دەکڕیت مافی هەموو شتێکت هەبێ بەسەریەوە مافی موڵکایەتیت نییە، چونکە بەڕەسمی ئەو مڵکە هی دەوڵەت و وڵاتەکەیە و نابێت بە هی کەس. کاتێک وڵاتانی ئەوروپی لە لووتکەی هێز و لووتکەی بانگەشەی دیموکراسی ئەو ئالیەت و ڕێوشوێنەیان گرتە بەر چۆن کورد بەم بێت توانایی خۆیەوە بەم پشتگیریکردنە لەلایەن دەوڵەتانی جیهانەوە ڕێوشوێن ناگرێتە بەر. نەگەر ڕێوشوێنی نەگرتۆتە بەر بەڵکو لە ئێستادا وڵاتیان بۆ تورک، فارس، عەرەب واڵا کردووە و بۆیان کردوونەتە سفرەیەکی ڕازەوە و تەواوی جونگە سەرەکیەکانی بازاریان قۆرە کردووە. لەم ساڵانەی دواتردا مەترسیەکە زیاتر لە پێویست پەرەی سندووە. گەر کورد ڕۆژێک شەڕی ئورمیە بکات لە ڕۆژهەڵات دژی ئازەریەکان کە هەوڵی داگیرکردنی شارەکە دەدەن، گەر شەڕی عەفرین بکات کاتێک ڕێژەی دانیشتوانی کورد لەو شارە کوردی ڕۆژئاوا نزیک دەبێتەوە لە سفر بەدەستی داگیرکاری تورک، گەر شەڕی کەرکووک و خانەقین و ناوچەکانی تری کردبێ ئەوە لە ئێستادا تەواوی شارەکان لەژێر هەڕەشەی گەورەدان. بە تایبەتی لە ئێستادا باشووری کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە کە داهاتوو خەڵک دەبێت بە کرێتی تورک و فارس و عەرەب. باشووری کوردستان لە ئێستادا لەژێر هەڕەشەی گەورەدایە کە تەواوی شارەکانی گرتووەتەوە و خەریکە کورد دەبێتە کەمینە. ئەم کەمبوونەوەی کوردیش پەیوەستە بە چەند هۆکارێکەوە. یەکەم بەهۆی ئەوەی کە وڵات بە چاوی بزنسەوە سیر دەکرێ و ئەوەی مایی مەترسیە بە کاڵاکردنی وڵاتە. لە ئێستادا عەرەب و فارس و تورک زۆرینەی شوقا، مەتعەم، باغ ڤێلاکانیان کڕیوە و کورد بۆتە کرێکی ئەو نەتەوانە لە خاکی خۆیدا. دووەم کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات کە ئەمەش بەهۆی خراپی ئیدارەدانی وڵاتەوەیە. کۆمەڵگە دابەش بووە بە سەرچینێکی دەوڵەمەند و چینێکی تری هەژار کە بەدەر لە حەسرەت و ئازار هیچی نییە لەم وڵاتە و ناچار کراوە وڵات جێ بهێڵێت و لە تاراوگەدا بە حەسرەتی دووری سەر بنێتەوە و ببێتە خزمەتکاری کەسانی تر. سێەم ژن و ژنخوازی لە ناو نەتەوەکانی تر و لە ناویان تا عەرەب، ئەمە هێندەی تر هاوکێشەکەی ناهاوسەنگ کردووە. چوارەم خراپ ئیدارەدانی وڵات و فرۆشتنی ممتەلەکاتی ئەم نیشتیمانە لە پێناو بەرژەوەندی ئابووری. پێنجەم کەمبوونەوەی ڕادەی هاوسەرگیری کورد و دیسان ڕۆشتنی گەنج، ئەمەش هۆکارەکانی خراپ بەڕێوەبردننی وڵاتە و بێکاری و هەژاری و ململانەی حیزبایەتی لە پێشینەی هۆکارەکانن. لە ئێستادا گەر لە شاری دهۆک مەبەستت بێت بچیت شەوێک لە هۆتێل بمێنیتەوە دەبێت تورکی بزانی، گەرنا کەس لە کوردیەکەی تۆ تێناگەت. گەر بتەوێت لە شاری هەولێری پایتەخت چایەک بخۆیتەوە پێویستە عەرەبی بزانی، گەرنا کەس لە کوردیەکەی تۆ تێناگەت. گەر بتەوێت بچیتە شوقەیەک یان ڤێلا و ناوچەیەکی گەشتیاری لە سلێمانی یاخود هەڵەبجە پێویستە عەرەبی و فارسی بزانی، گەرنا لە هەر شوێنێ پەکت بکەوێ کەس نایەت لە زمانت تێبگە. ئەمەی ئێستا هەوڵێک نییە بۆ دروستکردنی ڕق و کینە، بەڵکو هۆشداریەکە لە بە موڵکایەتی نەکردنی کوردستان لەسەر نەتەوەکانی تر کە هەر یەکێک لەوان پارچەیەکی داگیر کردووە. گەرچی بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی عەرەب و تورک و فارس جموجوڵ لە بازاردا هەیە، بەڵام هیچ کات نابێت تەنها ئەم جموجوڵە ببینرێت و نەخرێتە ژێر کۆنتترۆڵەوە و بەر بە مەترسیەکە نەگیرێت، بەڵام سەرباری ئەوەی هەر گەشتیارێک ڕوو دەکاتە ئەو هەرێمە بە ماوەیەکی زۆر کەم دەبێتە خاوەنکار و مەتعەم و باڕ و شوقا کە گەر گەندەڵی و دەستی سیاسیەکان نەبێت بۆچی لە وڵاتی خۆی نان نەبوو بیخوات، بەڵام لە باشوور
بووەتە سەرمایەدار و بەشێک لە پارەکەشی کە وەردەگیرێت لێیان دەچێتە باخەڵی حیزب و ناخرێتە خزمەتی وڵاتەکەوە کە خەڵکە ڕەسەنەکەی خۆی ناچار دەبێت ببێتە خزمەتکاری ئەوان یان ناچار نەبێت سەری خۆی هەڵبگرێت و ببێتە پەناهەندە و زۆرێکیان بە حەسرەتی بینینەوەی دایک و باوکیان لە پەناهەندەیی سەر بنێنەوە.